شتێکی لۆژیکی قسەکردن لەسەر گەلێک درێژ بکرێت کە بە ئامادەبوونی خۆی جوگرافیا و مێژوو باڵا بەهاکانی پێکهێناوە. یەکێک لە گۆشە قۆڵەکان لە قەواری شارستانێتی تەواوی میلەتی کورد وەک مێژوو گەواهی دەدات و شاهیدێکی زانستیانی دادپەروەرانە لەسەریا دەدات. ئەوان لە پاراوێزی ڕووداوەکان و لێواری پەیامەکەدا نەبوون، بەڵکو خۆیان دروستکەری مێژوو ڕووداوەکان بوون. ئەوان بەشێکی دانەبڕاو بوون لە جەستەی میلەتی زیندوو ترپە دڵە بەردەوامەکانی و ویژدانە بە ئاگاکەی و لە سەردەمانێک کە پڕە لە ئاژاوە و ئاوێنەکان تیایدا لێڵ و شێواون. هەروەها سوکایەتی بە چەمکە گەورەکان دەکرێت. گفتوگۆ لەبارەی کورد لە ڕوانینی هاوچەرخدا نزیکە لەوەی لە بینایی بۆ چاو بگەڕێندرێتەوە و ماف بۆ خاوەن مافەکە بگەڕێندرێتەوە و هەڵوێستی ڕاست ئاشکرا بکرێت، نەک لە دەرگای مجامەلەوە یان لە پێناو بەهێزکردنی گوتارەکان، بەڵکو لە ڕێژکەی لێکۆڵینەوەی زانستیانە و خوێندنەوەیەکی میتۆدی دادپەروەرانە کە دادپەروەری دەکات و مجامەلە ناکات، پشتڕاستی دەکاتەوە و زیاتی ناکات. لە مافەڤینەدا لە ڕێگەی بەرنامەی کورد لە ڕوانینی هاوچەرخ و بینەرانی کەناڵی کوردستان 24 گفتوگۆ لەگەڵ زانایەکی ئەکادیمی و توێژەرێکی بە ئەزموون دەکەین کە هاوبەشی لە نێوان وردی میتۆد و ڕاستگۆیی ئینتیما هەروەها لە نێوان ئینتیما بۆ ڕاستەقینە و فراوان بینیدا دروست کردو. ئەویش پرۆفیسۆر محەممەد خێرلەخبانی سەرۆکیەکێتی زانکۆکانی نێودوڵەتی و ئەندامی دامەزێنەری ڕابطەی عەرەبی کوردیە. لەگەڵیدا هەڵوەستە لەسەر هەندێک پرسیار دەکەین. بەو پێش کە ماوەی چەند ساڵە دەیناسم ئەو دان بە مجامەلەکردن دانانێت، بەڵام لە چوارچێوەی دادپەروەری ناچێتە دەرەوە. لەگەڵی داوێنەی کورد لە هۆشیاری هاوچەرخدا مشتومڕ دەکەین، وەک چۆن لە هزر شوناسی سیاست و ئینتیماییدا دەردەکەوێت و بەخێراتنی دەکەین. سڵاوت لەبێت پرۆفیسۆر محەممەد خێرلەخبانی. سڵاو لە تۆش دکتۆر عەلا. بەڕێزم، ئامانجی و بەرنامەیە کورد لە ڕوانینی هاوچەرخدا بۆ شێدارکردنی هاوسەنگێ لە نێوان پێکاتەکاندا. سەرتاپەیان بەرنامەیە بۆ دروستکردنی هاوسەنگێ لە نێوان پێکاتەکانی کورد و عەرەبدا. لەو پێناوەژە چەندین کەسایەتی گەورەمان میوان کردووە. ئەمڕۆژ لەگەڵ ئێوە دەبین. تۆ وەک کەسایەتیەکی گەڕۆکی و من تۆ لە وەزیری ڕۆشنبیری دەچێنم، واتە بە دوای زانستەوەی دەگەڕێیت و هەڵوێستە گشتیەکان دەبینیت. لە هزری تۆدا کورتیەیە. لە ڕاستیدا نزیکەی ساڵێکە سەیری ئەم بەرنامەیە دەکەم. ئەو بەرنامەیە توانیویەتی ڕوبەڕووی پیلانجێڕێکی زۆر گەورە ببێتەوە. هەروەها توانیویەتی تاڕادێکی زۆر چارەسەری قەیرانێک بکات کە ئیستیعمار دروستی کردووە. هەمومان لەبارەی ئەو ڕێکەوتنە دەزانین کە لە نێوان رووسیا و بەریتانیا و فەڕەنسا لە دژی کورد و میلەت و تورک و عەرەب کرا. هەمومان ئەمە دەزانین. ئێوە لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە چارەسەری دەکەن و ڕوبەڕووی ئەو دابەشکاریەی جەستەی گەل دەبنەوە. لە کاتێکدا ئەوان لەسەر پاچەکردن و دابەشکردنی میلەت خەرجیان کرد و کۆ دەبوونەوە. بەڵام ئەم بەرنامەیە جەستەکە دەگەڕێنێتەوە بۆ دۆخی ئاسایی خۆی، یانیش عەرەب و کورد و تورک و تەواوی ڕەگەزەکانی دیکە لە ڕێگەی ئەو بەرنامە گرنگەوە دەگەڕێنەوە بۆ میحوەری گەل. زۆر سپاس. من نزیکەی 2 ساڵی لە دوای 1 ساڵێکیش بە جیاواز لە هەرێمی کوردستان ژیاوم، واتە 3 ساڵ. هەرێمی کوردستان بەوە زیادەکرێتەوە یان با بڵێن کورد بە ژمارەیەک تایبەتمەندی زیادەکرێتەوە. ئەوان زیاتر لە سروشتی مرۆڤایەتیەوە نزیکن لە ڕووی ڕێز و بوون و میواندۆستیەوە. هەڵبەتە با لە یەکەم قەیرانەوە دەست پێ بکەین، واتە قەیرانی دوای جەنجی ئەمریکا و عێراق لە ساڵی 2003. زۆربەی عێراقیەکان بە تەواوی پێکاتەکانیەوە بە تەواوی مەزهەبەکانیەوە بە هەموو زمانەکانیەوە بە هەموو ئاینەکان و نەتەوەکانیەوە پەنایان بۆ هەرێمی کوردستان هێنا. بەڵێ
بە هەموو حزبەکانیەوە. بۆ هەروەها دوای شۆڕشی سووریاش هەروەها دوای شۆڕشی سووریا و لە کاتی شۆڕشی سووریاشدا، واتە کاتێک داعش هاتوو ئەمەیە دڵتەنگت دەکات کە زۆرێک لە خەڵکی مووسڵ و کەرکووک و ئەنبار چوونە بەغدا. بەڵام بەغدا ڕێگری لەوان کرد کە لەوێ بمێننەوە. لە ڕێگەی فڕۆکەوە لە بەغداوە ڕەوانەی هەولێری کردنەوە و کاک مەسعود زۆر بە جوانی پێشوازی لێکردن و ئەوان هەر بەوەش ناسراون. تەنها ڕۆژێکیش لە ڕۆژان هەرێمی کوردستان وای لە کەسێکی سووری نەکرد کە لە هەرێمی کوردستان هەست بە ڕەگەزپەرستی بکات. تەنها سووریەکانیان هەر کەسێک کە ڕووی تێ بکات، هەر کەسێک کە ڕوو لە هەرێمی کوردستان بکات، هەر کەسێک بێت. بەڵام لە قەیرانی سووریا لە ماوەی 14 ساڵدا بەداخێکی زۆرەوە خەڵکی سووریا لە وڵاتانی عەرەبی هەستیان بە ڕەگەزپەرستی کرد. بۆ نمونە هەڵبەتە من لەسەر لوبنان نایگشتێنم، بەڵام لەو وڵاتە جۆرەها شێوازی ڕەگەزپەرستیان بەرامبەر سووریەکان بەکارهێنا. ڕەگەزپەرستی گەورەش ئەوە بوو خێمە و چادری ئەوانیان دەسووتاند لە گەنجەکانیان دەدا. هەروەها هەندێک وڵاتی بەتواناش بانگەشێوان دەکرد کابووریەکەیان بۆی بوونی لە پەنابەرانی کۆتاییدا ئەوان عەرەبوون و بێگانە نەبوون. بەڵام بە درێژایی شۆڕشی سووریا لە ماوەی 14 ساڵدا لە هەرێمی کوردستان تەنیا یەک ڕووداویشمان نەبینی لە دژی خەڵکی سووریا ئەنجام درابێت. هیچ کاتێکیش وەک خەڵکی سووریا هەستمان بە هیچ زۆرێکی جیاکاری نەتەواوەتی و جیاکاری زمان و جیاکاری مەزەبی نەکرد. بە پێچەوانەی تەنانەت ئەوەی لەم چەند ساڵی دوای لە تورکیاش بینیمان کە تێیدا ڕەگەزپەرستی گەیشتە بەرزترین ئاستی. تەنانەت نەتەوەپەرستەکان هەڕەشەی کوشتن و لێدانیان دەکرد و دەیانگوت بۆ دەستبڕینی سووریەکان خەڵاتی تایبەت هەیە و بۆ قازبڕینی سووریەکان خەڵاتێکی دیکە هەیە و ئەوەی کەسێکی سووری بکوژێت خەڵاتێکی تایبەت هەیە. واتە جیهان ئەم جۆرە ڕەگەزپەرستی بەخۆیەوە نەبینیوە. هەرگیز ئەمەمان لە هەرێمی کوردستان نەبینی. ئەمە شتاکە حاڵەتی فریاگوزاری نەبووە لەسەر کورد. ئەمە حاڵەتێکی مێژووی کۆنا. هەروەها دەبینین کورد لە کۆمەڵگا عەرەبیەکاندا خۆیان گونجاندووە و تەنانەت زۆرێک لە ڕۆڵەکانی کوردی دانیشتووی دیمەشق و حەلەب و حمس و میسر و لوبنان دابەش بوون و لە فەتحی قودس و شەڕەکانی دژ بە خاچیەکاندا بەشدار بوون و تەنانەت زمانەکانیشیان لەبیر کردووە. هەروەها تەنانەت ئێمە لە وڵاتانی دیکەش بۆ نمونە لە شام هەرگیز ناتوانین کورد و عەرەب جیا بکەینەوە. تەنها بەوە نەبێت کە باوانمان دەڵێن ڕەچەڵەکی ئێمە کووردە. کورد بەشێک بوو لە جەستەی ئومەتی ڕاستەقینە و لەمەش زیاتر هاوکاری گەلیشی کردووە. بەتایبەت لە ئاستی سەرکردایەتیدا بۆ ئازادکردن و ئاستی زانستی شارستانیەت. کوردەکان ڕۆڵێکی گەورەیان هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی دوژمنان. هەمووشمان دەزانین لە پرۆگرامەکانی خوێندنیشمان لەسەر سەرکردە سەلاحەدینی ئەیوبی پەروەردە کراوین بێ ئەوەی بزانین کە ئەو کەسایەتێکی کورد بووە. دوای ئەوەی گەورەبووین زانیمان کە سەلاحەدین چێیە. هەندێکیان ویستیان سەلاحەدین بە عەرەب بناسێن و ناویان نابوو پاڵەوانی عەرەب. تەنانەت شێخ محەممەد غەزالیش خدا لێ خۆش بێت گوتبووی لە هەندێک لە دانیشتەکاندا لەگەڵ باڵێزەکان لە دانیشتەکانیدا گوتیان سەلاحەدین پاڵەوانێکی عەرەبیە، بەڵام ئەو گوتبی ئەو عەرەب نییە، پاڵەوانێکی کوردە. غەزالی خدا لێ خۆش بێت دوای تەنانەت تورکەکانیش ئەو بە کەسایەتێکی تورک دەناسێنن. ئێستاش لە ساڵی ڕابردوو زنجیرە درامایەکیان بە ناوی سەلاحەدینی ئەیوبی دروست کردووە و بە ملیۆنان دۆلاریان لێ خرج کرد. هەروەها من دەمەوێت و قسەشم لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کردووە کە عەرەبەکان شانازی بە سەلاحەدینەوە دەکەن و چەندین کتێبیشیان لەسەر کەسایەتیەکەی و سەرکردایەتیەکەی و هێزەکەی و زیرەکی و لێهاتوویەکەی و ئەدەب و ئەخلاق و پابەندیەکەی نووسیوە. تورکەکانیش بە هەمان شێوە زنجیرە درامای گەورەیان لەسەر سەلاحەدین بەرهەمهێناوە. جاکاری لە پێشینەوە بۆ ئەو پیاوە ئەوەیە کە مافەکەی لەلایەن کوردەوە پێ بدرێت، چونکە ئەو زاتێکی کوردی بۆ و ئێمە شاناسی پێوە دەکەین. جا هیوادانی تەنانەت کە من پێشنیاز بۆ کەناڵەکەشتان کوردستان 24 دەکەم زنجیرە درامایەکی مێژووی لەسەر سەلاحەدینی ئەیوبی و ڕۆڵەکەی لە سەرکردایەتیکردنی گەل نەک سەرکردایەتیکردنی تەنها کورد یانیش تەنها عەرەب بەرهەم بێنن. هەروەها ئەو ڕۆڵی تەنها لە ئازادکردنی فەڵەستیندا نەبووە، بەڵکو بەر لە ئازادکردنی فەڵەستینیش ئەو چەندین دامەزراوەی فێرکاری و ڕۆشنبیری و دادوەری دروست کردووە. ئەو ڕۆڵێکی گەورەی لە دادگا هەبووە. هەموو ئەم ڕۆڵانەی سەلاحەدین پێویستە لە بەرچاو بگیرێت. واتە لە ژیانی مەدەنیش نەک تەنها تەقەتیزکردنی لە ژیانی جەنگاوریدا، تەنانەت لە ئابووری و سیاسی و دیبلۆماسیشدا ئەو سەرکردە بووە. واتە تا ئێستا ئێمە لە دیمەشقی کۆن زۆربەی ئەو گەڕەکانە ئەیوبیەکان دروستیان کردووە. بەڵێ
ئێستاش ناوێن هەر لەسەر قوتابخانەکان و گەڕێکی قەیمەریە و زۆرێک لە گەڕەکەکان هەرماوە. گەڕەکی ڕوکنەدین بەڵێ ڕوکنەدینیش، بەڵام لێرە من باسی ئەوە دەکەم تەنانەت گۆڕی سەلاحەدینەوەی بیش لە دیمەشقی کۆنا لە تەنیش و مەویە. بەڵێ ڕاستە، واتە و ناوچانە زۆرێکیان هەرماون. بەڵێ بەر لە سوڵتان وەرەدین زنکی بەڵێ ئەمە لایەنێکی باشە کە ئاماژەی پێدەدەیت، بەڵام بۆچی هەندێکیان مافەکانی کورد ڕەت دەکەنەوە؟ ئەوەی مافەکانی کورد ڕەت دەکاتەوە تەنها ئەوانن کە لە دەرەوە بۆ دابەشکاری ناوخۆیی هان دەدرێن. هەمومان لەبارەی ڕێکەوتنامەی سایکس بیکۆ دەزانین. ئەو ڕێکەوتنە لە پێناو دابەشکردنی گەل بووە، بەتایبەت کە بەسەر ئیمپراتۆریەتی عوسمانیدا سەرکەوتن، دەستیان کردن بە داخورانیان لە ڕێگەی نەتەوەکانەوە، بەتایبەت بۆ نمونای عەرەب لە ڕێگەی شەریف حوسێنەوە دەستیان کردن بە کودەتا بەسەر دەوڵەتی عوسمانی و دابەشکاری عەرەبی لە دژی تورکی و هەمان شتیان لە هەرێمی کوردستان ئەنجامدا. هەرێم کە پێشتر بەشێک بوو لە ئیمپراتۆریەتی عوسمانی هەوڵیاندا بیکەن بە هەرێمێکی سربەخۆ. جا ئەو دابەشکاری و دوژمنکاریە لەلایەن وڵاتانی ڕۆژئاواوە چێندرا لە پێناو پەرتەوازەکردنی ئومەت. واتە تۆ باسیەوە دەکەیت کە بکرێنە بەشێک لە پارچەکردنی ئومەت. نێرانی گەل ئەمەیان دەوێت، بەڵام واقعی ڕووداوەکان چ نزیکیانیش دوور ئەویان ناوێت. ئەوان تەنها داوای جۆرێک لە تایبەتمەندی دەکەن کە مافەکانیان لە بەرچاو بگرێت و بۆیان بگەڕێنرێتەوە. واتە کاتێک گوێبیستیان دەبیت وەک دەزانیت خۆشت وەک خەڵکی شارێکی دێرین وەک حەما ڕەچەڵێکی زۆرێک لە خێزانەکانی و شارە کوردن. خەڵکی ناوچەی شۆخی کوردن، ئەساتیسی هەر کوردن، ناوچەکانی دیکە هەر کوردن. بەڵێ نەک تەنها لە حەما بگرە لە دیمەشق و قامیشلۆ و حەلەب و لە هەموو شوێنەکان. کەواتەوان بەڵێ گەڕێک هەیە بە تەواوەتی کوردن. باشە، کەواتە کێشەکە ئەوەیە کە کی وای کردووە ئەو تۆمەتە بخاتە ناو عەقڵی زۆر کەسەوە کە مافی کورد پەیوەست بکات بەوەی جوداخوازە، یانیش بەشێکە لە پلانگیاری دەرەکی. ئەو کەسە کێیە؟ کورد جوداخواز نییە، بەڵام ئەو کەسانە خۆیان ئەو تۆیان چاندووە کە کورد داوای مافی خۆی بکات کە مافێکی سروشتیە. واتە هەموو نەتەوەیەک دەیەوێت ببێتە خاوەنی ڕۆڵ و تایبەتمەندی خۆی. جا ئەو تایبەتمەندی زمان دابوونەریت یانیش کولتوری بێت، ئەمە مافێکی سروشتیە، فۆلکلۆری گشتی. لەوەشدا من لەگەڵی دام و لە دژینیم، بەڵام بەبێەوەی ئەو شتە دروستکراوە بێت بۆ دژایەتیکردنی دراوسێ یانیش دژایەتیکردنی ئەوانی دیکە. هەمومان حەز دەکەین تاکەکان نەتەوەی خۆیان ماڵی خۆیان خۆش بێت، تەنانەت ئەگەر کۆچەریش بێت چادرەکەی خۆش بێت. ئەمە غەریزەیە و تەنانەت پێغەمبەری سڵاوی خوای لەسەر بێت کاتێک لە مەکە چوە دەرەوە گوتی خودایە تۆ من لە خۆشەویستترین وڵات لای من بهێنیتە دەرەوە و بمبیتە ناو خۆشەویستترین وڵات لای خۆت. جا شتێکی سروشتیە کە کورد خاک و زمان و ناوچەکەی خۆش بێت. ئەمە شتێکی سروشتیە نەک تەنها لای کورد بگرێت تەنانەت لای عەرەب و تورک و ئەوانی دیکەش، بەڵام ئەو نەتەوەیە نەبێتە نەتەوایەتێکی دوژمنکارانە و نەتەوایەتێکی جوداخواز لە دەستەی ئومەت. بە پێچەوانەوە کورد بە درێژایی مێژوو بەشێک بوون لەم میلەتە و بگرە سەرکردەکانی ئەم میلەتە بوونە، چ سەرکردایەتی زانستی یانیش سەرکردایەتی سەربازی یا خوش شارستانی یانیش سەرکردایەتی ئازادی خوازی، هەروەک چۆن زۆر جار ئەمە ڕووی داوە بەتایبەت لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی. ئەو دابەشکاریە کوردی عەرەبیەی لە ئارادایە گزارشتە لە قوربانیەک لە قوربانیانی پیلانجێڕیەکانی ڕۆژئاوە و منیش لە سەرەتای قسەکانم داگوتم ئەو بەرنامەیە ڕۆڵێکی گەورەی هەیە لە کۆکردنەوەی ئومەت لەگەڵ یەکتردا، چ کورد بن یانیش عەرەب یاخود تورک و پێکهاتە نەتەوەیەکانی دیکە، بۆ نمونە فارس و نەتەوەکانی دیکەش. بڵێ هەروەها دابەشکاری عەرەبیش هەیە، ئەویش هەر بە پیلانجێڕی دەرەچیەوەیە. جا ئەو دابەشکاریە عەرەبی کوردیەی هەیە لەسەر بنەمای ئەوە نییە کە واتە ئەوەی من لە مەبەست و قسەکانە تێگەیشتم جەنابی پرۆفیسۆر، ئێوە وا دەبینن کە دابەشکاری و پارچەکردنی کوردستان سیاسەتی عەرەب نەبووە، بەڵکو سیاسەتی ڕۆژئاوایە و کورد و عەرەبی لێک جیا کردووە. وەک لە دەستپێکی قسەکانم داگوتم
گوتم کوردستان ڕۆڵێکی گەورەی هەبووە لە پێشوازیکردنی ئاوارە عراقیەکان و پاراستنی ئاسایشیان، نەک تەنها پێشوازیکردنیان، هەروەها پێشوازیکردنی پەنابەرانی سووریا و پاراستنیان، هەروەها هەموو ئەو وەبەرهێنانە گەورانەی ئێستا عەرەبیانیش تورکی هەمویان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. ئەمەش ئاماژەیە بۆ هەستکردنیان بە ئاسایش و ئارامی لە هەرێمی کوردستان. تا چەندە پێت وایە ئەمڕۆ پێویستمان بە یەکتر ناسین هەیە، وەک کورد و عەرەب و تورک و ئەوانی دیکەش. بەڵام ئەو بەرنامەی تایبەتە بە کورد لە ڕوانینی هاوچەرخ. ئێمە چەندە پێویستمان بەوەیە زیاتر یەک بناسین و شارەزای یەکتر بین. خودای گەورە و پایە بەرز ئێمەی کردووەتە چەندین گەلوتیرە بۆ ئەوەی یەکتر بناسین. بۆیە ئەمە پێویستێکی زۆر و گەورە بەوە هەیە. هەروەها ئێمە لە یەکێتی زانکۆکانی نێودەوڵەتیش ڕۆڵێکی گەورەمان لەو بابەتەدا هەبووە. هەر ژمارەیە کۆنفرانس و پێشانگامان لەبەر ژمارەیەک هۆکار لە هەرێمی کوردستان سازکردن. هۆکار یەکەم ئەو ئەمنیەتەیە کە لە کوردستان هەستی پێ دەکەین. هۆکاری دووەم حەزی هەموو دراوسێکانی هەرێمی کوردستانە، چ لە عێراقەوە یانیش تورکیا و وڵاتانی عەرەبی، بۆ ئەوەی بێنە کوردستان و لە هەرێمی کوردستان کار بکەن. چونکە دەبینین هەموو وڵاتانی عەرەبی و بگرە تورکیا و وڵاتانی بیانی و ئەمریکا و چینیش وەبەرهێنانی گەورەیان لە هەرێمی کوردستان هەیە. پرۆفیسۆر، تا چەندە پێتان وایە سیاسەت کاریگەری لە نەبوونی هۆشیاری نێوان هەردوو پێکاتی کورد و عەرەب هەیە؟ لێرەدا نەزانی هەیە، ئەویش لەلایەن دەسەڵاتدارانەوە ممارەسە دەکرێت. ئەو نەزانینەش مەبەستدار و ئامانزدارە و دەسەڵاتداران بە مەبەست پەیڕەوی ئەو نەزانینەیان کردووە. چ لەسەر ئاستی سووریا لە سەردەمی فەرمانڕەوایی حزبی بەعس یان تەنانەت لەسەر ئاستی عێراقیش لە هەمان سەردەمی حزبی بەعس و هەروەها لەسەر ئاستی وڵاتانی دراوسێش. هەروەها بۆ پەڕی ڕاشکاویەوە ئەم قسەی دەکەم، واتە ئەو وڵاتانەی دەورەی هەرێمی کوردستانیان داوە نەزانین تەنانەت لە مافە سروشتیەکانی مرۆڤ، مافەکانی لە فێربوون، مافی کارکردن و مافی لە چارەسەری پزیشکی. ئێمە دەزانی لە سەردەمی حافز ئەسەد و بەشار ئەسەدی کوڕەکەی زیاتر لە 300,000 کورد لە سووریا هەبوون. ڕەگەزنامەیان نەبوو، واتە کە دەڵێن 300,000 ڕەگەزنامە، واتە ئەوانە مافی ئەویان نەبوو بستنە قوتابخانە. هەروەها نەدەبووە خاوەن خان و بەرەو مافی ناونانیشان قەدەغە بوو، واتە شتێکی نامە بوو. تەنانەت کاتێک هاوسەرگیریشیان دەکرد نەیان دەتوانی گرێبەستی هاوسەرگیری سەردانی دادگا بکەن، نەیان دەتوانی منداڵەکانیان تۆمار بکەن. واتە ئەو ستامکاری و نەزانی و پەراوێز خستنە کاردانەوەی دژی ئەو حکوومەتانە بە دوای خۆیدا دەهێنێت. هەڵبەتە ئەم حکوومەتانە ستەمکارەکانیان تەنها بۆ کوردەکان نەبوو، تاوای کۆمەڵگەکان لە دەستیان سەلامەت نەبوو. هیچ توێژێکی کۆمەلگا لە دەستیان سەلامەت نەبوو، بەڵام بەرامبەر بە کورد ستەمکاریەکە بەرامبەریان بەهێزتر و تونتر بوو. باشە، ئایا ئەمە شتێک نەبوو بۆی گوێ لە داواکاریەکانیان بگیرێت؟ بە دڵنیاییەوە. کەواتە بۆچی هەندێکیان سوور بوون لەسەرەوە؟ هەڵبەتە پرۆفیسۆر زۆر بیر لەمە دەکەمەوە. ئایا دەبینیت کە لەوانەیە پرۆژە ڕۆشنبیریەکانتان یانیش پرۆژێکی کەلتوری بتوانێتەوە بیرکردنەوە چند و جیاوازی نێوان کوردی و عەرەبی کاڵ بکاتەوە؟ تا چەندە باوەڕت بەوە هەیە؟ هیچ گومانێک لەمەدا نییە. من ئەزمموی خۆمت بۆ باز دەکەم لە یەکێتی زانکۆکانی جیهان. کاتێک دەمویست کۆنفرانسێک لە عێراق ئەنجام بدەم، هەمویان پێیان دەگوتم، واتە هەرخۆیان لە زانکۆکانی عێراق پێیان دەگوتم وا باشترە لە هەرێمی کوردستان ئەنجامی بدەیت. لەبەرچی وەک گوتم لەبەرەوەی ئەمن و ئاسایشی کوردستان زیاترە، هەروەها پاک و خاوێنترە و ژێرخانی هەیە، هەموو شتێکی لێ هەیە، بەڵام لە عێراق ئەو شتانە نییە. بۆ نمونە جۆرێک لە مەترسی لە عێراق هەیە، بوونی زۆرێک لە میلیشیاکان، بوونی زۆر کردەوەی ڕفاندن، ئەمانە وات لێ دەکەن هیچ پرۆژێک لەو وڵاتانە ئەنجام نەدەیت بە پێچەوانەی هەرێمی کوردستان کە ئاسایش و هاندان بۆ بەرهێنانەکان هەیە، ئازادی هەیە. بەڵێ، من پرسیارێکم لە تۆ کرد، ئایا دەکرێت لە ڕێگەی و پرۆژانەوە لە پێکێنانی ویستێکی یەکسان لە نێوان هەردوو پێکاتەکاندا سەرکەوتوو بیت؟ دەتوانین، چونکە وەک پێشتر پێم گوتیت ئێمە ڕوبەڕووی پلانگیری دەرەچی بووینێتەوە، چ لە سەر کوردیانیش عەرەب.
ئەو پیلانجێڕانە ڕێگە نادەن. مەبەستەوە کۆنفرانسانەیە؟ نەخێر، ئەو پیلانجێڕانە ڕێگە بە نزیکبوونەوەی کورد و عەرەب نادەن. ئێمە لە ڕێگەی کۆنفرانسەکانمانەوە هەوڵ دەدەین سەرکەوتوو بین لە دۆزینەوەی خاڵی هاوبەش و پەیوەندیەکی باش لە نێوان هەموو لایەنەکان.